بەپێی یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی ساڵی 1992 پەرلەمانی کوردستان و هەموارکراوەکانی پێکهاتەکان 11 کورسی جێگیریان لە کۆی 111 کورسیەکەی پەرلەمان بۆ تەرخان کراوە. بەپێی مادەی 36 لە یاسایەکی هەڵبژاردن 5 کورسی بۆ کلدان و سریان و ئاشووری و 5 کورسی بۆ تورکمانەکان و 1 کورسیش بۆ ئەرمەن تەرخان کراوە کە تەنها ئەو پێکهاتانە کێبڕکەی لەسەر دەکەن و دەنگیان بۆ دەدەن. ساڵی 1992 دوای ڕاپەڕی نەمەزنەکە و بەڕێوەچوونی یەکەم خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کورس سیستمی کۆتای بۆ ئامانجەدانە تا مەسیحەکان نوێنەرانی خۆیان بگەێنە ناو پەرلەمانی کوردستان، چونکە کورد ڕێز لە مافی تەواوەتی پێکهاتەکان دەگرێت و دان دەنێت بە تایبەتمەندیەکانیان و لەسەر ئەو بنەمایە سیستمی کۆتای پێکهاتەکان دانرا کە پەرلەمانتارانی یەکێتی لەو خولەدا هەمیشە پێداگەر بوون لەسەر چەسپاندن و دابینکردنی مافی هەموو پێکهاتەکان. بەڵام وەک هەندێک لە چاودێرانی سیاسی و شارەزایانی یاسایی و بواری هەڵبژاردن باسی لێ دەکەن، ئەو ئەزموونە نەیتوانی ئامانجی سەرەکی خۆی بپێکێت لەبەر ئەوەی هەندێک جار پەرلەمانتارانی پێکهاتەکان لەلایەن زۆرینەی پەرلەمانە و سوودیان لێ وەرگیراوە. شارەزایانی یاسای هەڵبژاردننیش باس لەوە دەکەن ئەو مادەیە و ئەو یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە، بە تایبەتی میکانیزمی هەڵبژاردن و ڕێژەی دەنگی پێویست بۆ سەرکەوتنی کاندیدەکان. بەپێی ئەو یاسایی ئێستا بەرکارە لە خولەکانی پێشووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نوێنەرانی پێکهاتەکان بە دەنگێکی کەم دەتوانن ببنە پەرلەمانتار. ئەوەش هانی هەندێک لایانی سیاسی داوە بە ناوی پێکهاتەکانەوە پارت و لیست دروست بکەن و کار بۆ سەرخستنی نوێنەرەکانیان بدەن. بەپێی ڕابۆچوونی پسپۆرانی یاسایی و هەڵبژاردن ژماری کورسیەکانی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان زۆرە و لە دیاریکردنیاندا پشت بە هیچ پێوەر و سەرژمێرێک نەبەستراوە. ئەمەش بەرمەبنای چەند ڕووداوێکە کە کورسی پێکهاتەکان لە بەرژەوەندی سیاسەتی لایەنێکی دیاریکراوە بەکارهێنراوە و هاوکێشەکانی پێچەوانە کردوتەوە.